ناو ڕەمزی ئەحمەدە، تەمەنی 53 ساڵە، خاوەنی 30 کچم، تووشی نەخۆشی پەنجە بووم. ماوەی 4 ساڵە من عیلاج وەرەگرم، 7 عەمەلیاتیش کراوە. هاوسەرەکەشم هەر بە نەخۆشیە کۆچی دوایە کرد، 3 ساڵە کۆچی دوایە کردووە. من بەڵام خۆم مەشغوڵ کردووە بەم ئیشانەوە. لە ساڵی 92ەوە من ئەم ئیشانم کردووە، بەڵام زۆربەی ئیشەکانم ئێستا زیاتر فکریترم بۆیەت و بیرۆکەیترم بۆیە کە دروستی یەکەم. ئەم ئیشانەی من هەمووی هەندێک شتەیە کە خەڵکی بەکاری نایانێ فڕێیە، بەڵام من ئەمانم پێ دروست کردووە. شتەکانی کە پێی دروست دەکەم تەختەیە و ئەم جوێنیە، ینی جاری وایە مەسەلەن چمەنتۆیە، بەردە، هەندێک سیلیکۆن و وانەش بەکارهێنم. بە کلنێکسیش ئەم شتە جوانانە دروست دەکەم. ئەم بووکەڵانایەنم جلی کوردی بۆەکەین و کینەبەری و ئەم دارانەش ئەی بڕم بە مەچینە، هەموو یەخەمە سەر ئەم تەختەیە و شێوەیەکی زۆر جوان دەرەکەوێ. ئەمەش هەر گوڵانێکە هەر بە بەرد تەغلیفم کردووە. ئەمە لە تۆکڵی هێلکە دروستم کردووە. ئەم تەیروشتانە زۆر جار من خۆم لایلۆنێکە مەسەلەن هێنم خۆم پەڕی تەبیعی پێوەکەم، وەکو ئەو کەڵەشێرە ئێستا خۆی هەر زۆر لە تەبیعیەتی ئێستا هەست پێەکەی ئەچیتە ناو واقعەکەەوە کە سێریەکەی ئاوای ئەو شتانی لێ دروستەکەم. ئەمەش هەر بە میزەڵان دروستیەکەم. ئیتر ئەوە کارەکانی منە. زۆربەی جاریش ئیشی چمەنتۆژەکەم بە قاڵب پەپولەی لێ دروستەکەم بۆ هەڵواسینی پشتی دەرگا، گوڵیژەکەم ئینجانە و ئەو شتانەش هەموو یەکەم. من ڕۆژانی پێنجشەمە و جومعە لەم شوێنە مێزەکەم دانێم و شتەکانی لەسەر دانێم. جاری وا شەشەمانیشمان هەیە، بەڵام وەکو ئێرە بەخوا زۆر هیلاگە بە هاتوچۆکەوە. ئەوەش شتەکانمە بەڕاستی لەوەنە زیاتر ناتوانم بێنم ئەگەر هەر شتێکیش دروستکەم. هیوادارم ئەگەر بکرێت شوێنێکی وان بۆ دابین بکرێت، دوکانێکم بۆ دابین بکرێت، بتوانم شتی خۆمی تیا دانێم. ئەوە نە هاتوچۆ نەکەم. من سپاستان دەکەم.